مكان زمانا ميلاد ركيلتنا وباقي بيعيشوا كار مسؤولي كابينات والله ئێمە وەکو فەرمانبەران و مامۆستایان هاتوونەتە ئێرەوە بڵێم خۆ چۆنێکە بەردەوامی لەم خۆپیشاندان و ناڕەزایانە بەس لە بەرامبەرکە ئێمە خۆ یانی ئاوان بەم شێوەیە لە بەرامبەر دەسەڵاتێکی نێگوێی هەیە بۆ بیستن نەهەستی هەیە ئەسڵەن دەسەڵاتێک چێ باسی کەرامەتێکە جا کەرامەتی هەڵاوە بە تاکی کوردەوە تاکی کورد کەرامەتی ماوە لە بەرامە دەسەڵاتێکی دزی مافیای چەتە باشە بۆ چاو لە دەوروبەری ناکە بزانە دەوروبەری چی ئەگوزەرێ ئێمە 10 ساڵە لەسەر شەقامین بۆ داوای مافی خۆمان مافێکی سەرەتایی خۆمانە بەڵام حکومەت بێباکە حکومەت هیچ باکی بەوە نییە کە ئەم فەقیرەیە هەژار هەیە جگە لەوەش من مەرجی نییە تۆ فەقیر بی داوای مافی خۆتەکەی ئەرک بەرامبەر بە مافە ماف بەرامبەر بە ئەرکە من ئەرکێکە بینم هەست بە لەسەری کە مافەکەم بداتێ کە نەیدا منیش دەوامەکە ناکەم بەم شێوەیە بەڵام تەنیا تەلەبە زەرەر ئەکات تەلەبەش بەو شێوەیە نەخوێنەوارە بێت تەلەبەمان هەیە تا ئێستا مەرحەلەیەکی باشی بڕیوە بەڵام نازانێ ناوی خۆی بنووسێەوە لە بەرەوەی 10 ساڵە دەوام بە مەزبوطی ناکرێت حکومەتیش خۆی مەبەستی ئەمەیە کە جیلێکی نەزانی نەخوێنەوار پەروەردە بکا لە بەرەوەی نەداوای مافکە نەبڵێ نا نەبڵێ بۆ نەبڵێ ئەمەوێ یعنی لێکۆڵینەوە نەکات لە هیچ گەندەڵکاریە کە ئەگرێ لەسەر